خوشکم حیجابەکەت پاکێتیە و باڕوخ ساری تۆوە دیارە سەرپۆشەکە تاجی سەرچاو تۆ سار بەرزی لەم هاوارە باڵێ خوشکم حیجابەکەت پاکێتیە و باڕوخ ساری تۆوە دیارە سەرپۆشەکە تاجی سەرچاو تۆ سەر بەرزی لەم هاوارە شەرم و شوکۆت خوشکانی بەڕێز ئامادەبانی ئازیز میوانە بەڕێزەکان بەخێر بێن سەر و سەرچاو خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ یەکەمین جارە لە شارەکەمان لە قەزاکەمان بەم شێوازە بەم دروشمە جوانە بەم ڕەنگە ئاڵ و پیرۆزە کۆبووینەتەوە و لێرە یەکمان بینیەوە. سپاس و ستایش بۆ خالقی ئەرز و ئاسمان بۆ بنیادی ئەم دینە جوانە و ئەم ڕێبازە ئاینی و ئیسلامیە کە گیراوەتە بەر. ئێستاش بانگێشتی بەرپرسی ئەنجومەنی شارە زوور دەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکە و بەخێرهاتن و پیرۆزبایی لە خوشکانی ئازیز. کاک هەژار با بفەرمێت بۆ سەرستەیج. بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ خوای گەورە و میهرەبان، درود و ڕەحمەتی هەمیشەیی بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لەسەر بێ. بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی، بەڕێز مامۆستا کوردستان، بەڕێزان سەرجەم ئامادەبوانی قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای گەورە و میهرەبانتان لێبێت. بە ناوی سەرجەم ئەندامانی مەڵبەندەکەمانەوە بە خێراتنی هەموو لە یاکتانەکەین، یاخوا بەخێر بێن سەر چاومان، خوای گەورە سەربەرز و سەرفراز و ڕووسوری دنیا و قیامەتتان بکە. خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەتتاندام لەم ئاهەنگە پڕشکۆ و ڕێزدارەدا کە جگە لە ڕەزامەندی خوای پەروەردگار هیچ کارێکی تریتیان نییە و هیچ مەبەستێکمان نییە جگە لە ڕەزامەندی خوای پەروەردگار. داوەژە خوشکانی بەڕێزم ئەەکەم ئەو وعد و بەڵێنەی کە داوتانە و لە چکتان کردووە لەبەر خاتی خوای پەروەردگار لە چکتان کردووە، ئەو وعد و بەڵێنە مەشکێنن هەتا ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بەو لەچکەوە بمرین، بەو لەچکەوە سەربەرزن. ئەو وعد و بەڵێنە مەشکێنن تا ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بەڕاستی پێی سەربەرزن بۆ دنیا و بۆ قیامەتتان. ئەبێ هەمووشمان سوپاسی خوای پەروەردگار بکەین کە لەم گەنجیا واین لە خزمەتی دینەکەیە. خوای پەروەردگار ئەو فرسەتەی پێداوین ئێمە موسڵمان بین، ئەهلی لەچک بین، خەڵکی موسڵمانمان خۆش بوێ، لەگەڵ موسڵمانانە تەعامل کەین و ئیشوکارمان لەگەڵ موسڵمانانە بێ. ئەوە جێگەی سەربەرزیە بۆ هەمووتان کە باڵاپۆشن و سپاس بە خوای گەورە کە خەڵکێکی موسڵمانن. داوا لە خوشکانیش مەکەم کە بتوانن بەو لەچک و باڵاپۆشیەتانەوە خزمەتێکی گەورەتر بکەن بۆ کاری موسڵمانان، بتوانین ساڵێکی تر ئەم کاتە لەم هۆڵا کە خەڵکی کەمین و جێگەمان نابێتەوە بۆیە پێمان خۆش خەڵکی ترما بانگ نەکردووە، بتوانین ساڵێکی تر لەو هۆڵی بۆنانە دوو ئەوەندە و سێ ئەوەندە خوشکانی بەڕێزمان هەبێت کە لەچک بەسەر بن کە بتوانن خزمەتێکی گەورە بکەن بۆ کاری موسڵمانان. گومانیشمان لەوە نییە کە جەنابتان ئەم لەشکەتان داوە بەسەرتانە فەرمانێکی خوای پەروەردگارتان جێبەجێ کردووە. هەر کەسیش فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ بکە بەڕاستی بۆ دنیا و قیامەت پێی سەربەرزە. ئەمڕۆ بەم بڕیارەتان ئەم دیمەنە جوانەتان خاڵێکی تری وەرچەرخانتان دروست کرد لە خۆتاندا و باڵاپۆشی ئێوە مەدالیای ڕێز و حرمەتە بۆ شاری سەی سادقێکی ئیسلام دۆست و موسڵمانان. بەڕاستی سەی سادق بە ئێوە سەربەرزە، خوا مۆفەقتان کە. پیرۆزبایی لەو خوشکە بەڕێزانە ئەکەم کە بەشدارن لەم بۆنەدا، لەم ئاهەنگانەدا، ئەم کارانەشتان ئەیسلمێنێ کە لێرە و لەوێ قورئان دەسووتێنن دژایەتی موسڵمانان و دژایەتی مزگەوت و دروستکردنی مزگەوت و سەرپۆشەکەن. ئەم کارەی ئێوە کە ئەیسلمێنێەوە کارێکی نەزۆکە، ئێمە ساردمان ناکاتەوە لەوەی کە سەرپۆش و قورئان بسووتێنن، بەڵکو ئێمە سوورمان دەکات لەسەر ئەوەی کە بەردەوام بین لە خزمەتکردن بە دینەکەمان بە ژینی موسڵمانانمان. پیرۆستان بێتاجی شکۆ، ئێوە جێگەی سوپاس و شانازین بۆ بنەماڵەکەتان. ئێمە سڵاو و ڕێزمان هەیە بۆ کەس و کاری بەڕێستان، خوای گەورە موفەقتان کە. سوپاس و پێزانینشم بۆ ئەنجومەنی خوشکانی بەڕێزم هەیە و بۆ خوشکانم لە دەستگای نووری حیکمە، جێگەی دەستخۆشیە کە توانیتان ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن بە سەرکەوتووی کۆتایی پێبێنن. خوای گەورە موفەقتان کا بۆ خاتی ناوە پیرۆزەکانی
خوای میێرەبان هەموو لایەکمان سەربەستکە هەر شاد و سەرکەوتوو بن و بژین بۆ خزمەتی ئیسلام و مسلمانان بتان بینم هەمیشە لە سەرکەوتنێکە بۆ سەرکەوتنێکی تر دووبارە و چەند بارە بە خێراتتان دەکەم وەسەلام عەلەیکوم. خوشکی ئیماندارم خۆت داپۆشە زۆرێک بۆ لاشە دڵیان نەخۆشە کچی بە شەرم و بە حەیا و میهرەبان هەڵناخەڵەتێ بە فێڵی شەیتان مۆدێلی سەرپۆش ئابایە ڕوخسار قسەی شەرم و حەیایە هاوڕێی تۆ کەمە وەها پۆش دەبێ هەر بۆیە پێتەڵێم خوشکم موژدە دلێ بێ لە بەهەشت ماڵێکت بۆ دابین کراوە. ئێستاش بانگشتی مامۆسای زۆر بەڕێز زۆر خۆشەویست دەکەم بە خێراتنی ئەەکەین کە لەم ڕۆیا بەشدار بوو بۆ جێ شانازی بۆ ئێمە کە ئەمڕۆ لێرە بوو دووبارە بە خێراتن و هەزار جارە. ئێستاش مامۆستا دلێرگەرمیانی با فەرمێت بۆ پیرۆزبایی و بە خێراتن و وتارەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم بك نقول اللهم بك نستعين اللهم آمين. ماما ساني بريز خشك بريز كانم السلام عليكم ورحمة الله وبركاته. من بيشا موشت پیرۆزبایی لا یەکێکم خوشکاناکەم کە الحەمدولله باشتر لە دینەکان تێگەشتون چونکە الحەمدولله ملەتێکی مسلمانە بەڵام هەر هەنگاوێک زیاتر خوای پەروەردگار یارمەتی دەرتدا بۆ ئەوەی کە بتوانی ئاەتێک و فەرمودەیەکی تر لە خۆتە جێبەجێ بکەی ئەوە مایەوەتە هەنگاوێک زیاتر لە خوای پەروەردگار عەزە وەجەل ئینسان نزیک بۆ تۆ. خوای پەروەردگار پاداشی خێرتان داتەوە ئینشاء الله. ئەمە وەکو کاکەژار ئیشارەتی پێکرد لەگەڵ ئەو باڵاپۆشیە ئینشاءڵڵا هەڵگری بەرنامەکەش بیت کە تەوحید بۆ خوای پەروەردگار پاشان هەڵس و کەوتی جوان کە لە ڕۆژی قیامەتە هیچ شتێک لە میزانە ئەوە نەقورس نییە کە خەڵکی ئەو باڵاپۆشیە ببینێ بەهۆی هەڵس و کەوتی جوان و ڕەوشتی جوان و بەهایی بەرزۆ بڵێن ئەمە شوێن کەوتەکانی محەممەد المستەفایە هەر بە کردەوەت بانگی خەڵکی بکەیت. پاشان زۆر دەستخۆشیم هەیە لە ئەنجومەنی خوشکان و دەستگای نووری حیکمە و مامۆسایان خوای گەورە پاداشی خێریان داتوە و زۆر سوپاسی خوای پەروەردگارکەن کە خوای گەورە ئینسانی تەنها بۆ بەندایەتی و عیبادەت دروست کردووە کە تۆ سەرقاڵی بە عیبادەت و سەرقاڵی بە بانکردنی خەڵکی و بەرچاوی خەڵکی ڕوونکردنەوە و یارمەتی دەری مسلمانان و دڵسۆزی و ئامۆژگاریت بۆ مسلمانان ئەمە ئینسان بزانێ لە خواوەیە ئینسان هیچ شتێکی چاک نەداتە پاڵ نەفسی خۆی سوپاسی خوای پەروەردگار کە هەر یەک لێوە کە ئێستا ئەو هەنگاوەتان ناو ئەو بڕیارەتان داوە ئەوە لە خواوەیە ئەو فەضڵە بەسەر هەمومان و هەموو کردەوەی چاک لە خواوەیە. چۆ خەڵکی وایە احتیمالە شەهادەی لە ئێوە بەرزتر بێ و لە ئێوە شارەزاتر بێت لە شەرعە بەڵام تا ئەم دەقە قسەکەی نەیتوانی بێ ئەو بڕیارە بدا بڵێ کاکەم من پۆشاکەکەم ئەەکەمە شایستە بە دینەکەم کە ئیسلامە خوای گەورە هیدایەتی ئێمە و ئەوان و هەموو ئەو خوشکانی کەش داتۆ کە تا ئەم دەقەنیان توانی بێ ئەو بڕیارە بدەن. من ئەوەی کە ئەمەوێ باسی کەم پرسیار لە هەر یەک لە ئێوە بکەم بڵێم بۆ باڵاپۆشن وەڵامتان چییە؟ ئەمە سونەتێک نییە تۆ جێبەجێت کردبێ. ئەمە بڕیاری حزبێک نییە وەڵام من لەبەرەوەی بووم بە ئەو حزبە بۆیە باڵاپۆشم. ئەمە بڕیاری حکوومەتێک نییە بڵێ حکوومەت بڕیاری دابێ وابێ. ئەمە دینەکەمە من مسلمانم. مسلمان نابێ بەرامبەر بڕیاری خوا و پێغەمبەرەکەی هەڵبژاردەی هەبێت. کەوا بوو تۆ پرسیارت لێ بکەوە کە واجبێکی شەرعیە من بەڵگەکان هەمووی ناخوێنمەوە لەبەرەوەی کە کاتەکە کەمە. ئەگینا یەک دوو بەڵگە ئیشارەتی پێ ئەەکەم کە خوای پەروەردگار عەزە وەجەل کە فەرمیێ
يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين هاتا ما شاك ونساء المؤمنين لآستي إسلامه أو كسا إيمان رشتبيت يدلي وبريارة دا بالا بوش بيت يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفنا فلا يؤذين كابو خواي پروردگار عز وجل وهذا سورة نور فرمي وليضربن بخمرهن على جيوبهن ولا يبدين زينتهن بلغ كان زورا بس من أرى إشارتي بيكم كوابو أما برياريكي سياسينية تو مسلماني برسياريك تان ليكم بو يسا كسيلة ملتي كردة فخري بيو كان روجة بعسي بو بيت من الله كينا وبني صدام بو لبروي بداگیر کردن هاتنا أولاتا بەڵام ڕۆژ بە ڕۆژ مسلمانان لە گەنج و لە برایان و لە خوشکانە زیاتر ڕوئەکەنە مزگەوت لەبەر ئەوەی ئەمە دینی خوایە ئەم میلەتە بە اختیاری خۆی خواپەرستیەکات کەس بە زۆر نایداتە سەریە هیچ کەسیش ناتوانێت دینداری بە زۆر بکات کەوا بوو ئەبینی زۆرترین ناوی محەممەدە ڕۆژ بە ڕۆژ ێستا ئەو خوشکەی کە دوایی ئەزانێ شیرینی ئیمان لەگەڵ باڵاپۆشیایە کەوا تۆ الحەمدولله ئەڵێ خوایە گیان سوپاس بۆ تۆ کە پێش مردنم گەشتمە ئەوەی کە من بەڕاستی دینداریەکەم جێبەجێ بکەم ئەمە خاڵێک ئەم باڵاپۆشیەش ئافرەت تەمەنی 90 ساڵ بێ لە ماڵی خۆیە شەو نوێژ بکە کەس لە ماڵا نەبێ کارەبا و ڕووناکی تیا نەبێت حرامە قژی بە دەرەوە بێت کەوا بوو من ئەمە دینەکەمە بۆ خوای پەروەردگاری ئەنجام مەدەم ئێگەر کەسێک ئەگەر لە حاڵەتێکی ئاوا کە تۆ کەس لە ماڵا نییە تەمەنیشت لەو تەمەنە دەرچووە ئەبێت چەندێ تاوان بێ کەسێ لە قممەی گەنجیەکەیە ئەو جوانیانەی کە خوا حرامی کرد لە دەرەوە پیشان بدرێت بە ئاشکرا خوای پەروەردگار ئاگای لێی بێت و مەلایکە ئاگای لێ بێت و بەشە چاکەکەی دڵی خۆشی ئەڵێمە تاوانە و ببێ بە فیتنەش بۆ خەڵکی کەوا بوو ئێمە دینەکەمان وامان پێڵێ کە دواتر ئیشارەتی پێکەم هیچ شتێکی جوان نییە ئیسلام ڕێگەی لێگرت بێت هیچ شتێکی باش نییە ئیسلام قەدەغەی کرد بێ هیچ شتێکی ناشرینیش نییە ئیسلام ڕێگەی پێدا بێ کەوا بوو هەر کەس هەر لا إله إلا الله مەبەستم بۆ تێگەشتنە ئیسلام تەنها بۆ دنیامان بێت پاداشتی ئاخرەتت نەوێت ئەوەی شوێنی ئیسلام کەوێت لەناو خەڵکە سەری بەرزە غەش لە کەس ناکات دزی ناکات دوو لە ڕووی ئێوەداوێن پیسی ناکات درۆ لەگەڵ کەسە ناکات ماڵی کەس ناخوات خوێنی کەس بە ناحەق ناڕەجێ عەکسەکەی تەماشاکە خەڵکی درۆزن خەڵکی دەستبڕ خەڵکی خراپ خۆشەویست نییە ئذن الحەمدولله کە سوپاسی خوا بکەن ئێمە ئاەتێکی تر لە ئاەتەکانی خوای پەروەردگار لە خۆمانە جێبەجێ بکەین خاڵێکی تر ئایا ئەمەی کە ئێمە ئێستا باسیەکەین کە پێکوەساوین مەرجەکانی ئەگەر باس لەو بکەم کاکە تێک ڕای زانایان لەسەر ئەوەن کە حیجاب واجبە ئەوەی باوەڕی پێ نەبێت ئەوەی باوەڕی پێ نەبێت ئینکاری کا بڵێ واجب نییە بە ئیجماع عولەما کافرە ئەوەی گاڵتەی پێ بکە بڵێ ئەمە چێم دواکەوتویە ئەم خەیمە چێ داتانەتە سەرتانە خوای رب العالمين عز وجل فرميت قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم أوي قال طب بالا بوشي بكا لدين درشي كبزاني ما آياتي خوايا أما أوي بلي واجبه بهوي والله من شيطان زال بسرمو قرصة لسري أما قناهي قوري كردوا أو أنا قناهك قوري بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم دو تاقم دو صنف نيان بيني ولا أمتم لآقري جهنم یەکێک لەوانە ئەوانەتان پۆشاکیان لەبەرە و پۆشاکیان لەبەر نییە یعنی خۆیان ئەوازان پۆشاکیان لەبەرە بەس لە شەرع پێ ناوترێ پۆشاک کەوا بۆمە خاڵێکە نەبینن ئینسان جاری وایە کەسانی هەن لەوە چیە نەزانن هیواشێ لەوە چیە بزانێ هیوایە ئەزانێ بە قەسد دینی ئیسلامی ڕەفزە گاڵتەی پێکات ئەڵێم خەیمە چییە ئەم دواکەوتنە چییە هیوایە بەهۆی نیفاقی و هیوایە نەخێر بەهۆی فەقیری و نازانێ ئەمەش خاڵێکە من بێمە سەر ئەوەی کە پرسیارێک لەم خوشکانەی خۆم بکەم مەرجەکانی حیجاب چییە؟ ئێستا تاقیتان کەم و بڵێم تاقیکردنەوەی ئادەی سەر و کاغەز دەرکەن و وەڵامم دەن و ئامادەن ئیمتیحان بکەین کاتەکە کەمەگینە تاقیمەکردنەوە سێ شت بە کورتی وەربگرن یەکەم نابێ
نابێ لە ڕای هەندێک لە عولەما سەر تاپان نابێ هیچ کوێ ئافرەت بە دەرەوە بێ بۆ خەڵکی نامەحرەم ڕێی کێشەیە جگە لە دەم و چاو و دەستی کابوو یەکدەنگن جارێ قاچ نابێ بە دەرەوە بێت لە نوێژ و خەیرە نوێژە. ئەی شەرتی دووەم ئەبێت لاشەی ئافرەت وەصف نەکرێت. خاڵی سێهەم نابێت سەرنجی خەڵک ڕاکێشێت. یعنی لەگەڵ لە دوورۆ دەرکەوت ئێستا باسیەکەین ئەو سەرنج ڕاکێشەی چییە کە لە سێ خاڵە کۆ بۆتەوە. بێمە سەر خاڵی یەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قماشی دابەش کردە سەر هاوڵانە. یەکێک لەو کەسانەی قماشی بەرکەوت ئوسامەی کوڕی زەید بوو. پێغەمبەری خوا لە مزگەوت بینی فەرمی ئەوە بۆ ئەو قماشەت لەبەر نەکردووە فەرمی پێغەمبەری خوا بە هەدیە دامە بە خێزانم تەماشاکە فەرمی مڕها بگەڕێرەوە بە لای خێزانت فەلتەجعل تحتها غیلالە ئەم قماشە تەنکە با لە ژێر ئەو قماشەوە شتێک لەبەر کات خۆ تێگەشتن ئێستا خۆشلی کوردی ژیرێکی جوانە بەس جاری وایە ئەندێ خوشک کە خوای پەروەردگاری هیدایەت هەموو لایەک بدا و الحەمدوللا ملەتێکی موسڵمانە مەگەر کەسانێ نەبێ خۆیان ئیعلانی کوفری خۆیان بکەن بەڵام لەگەڵ پۆشاکەکەی ئەبینی بەشی ناوەوەی جسمی دیارە ئەوە پێچەوانەی ئەم فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئێوە شەتانەوێ شتێ بکەن ئەوێ بە جوانترین شێوە ئەنجامی بدەیت لەبەرەوە پاداشتەکەی دەستکەوێت. خاڵی دووهەم کە ئەوەتانێ کە ئەبێت چی بێوتمان ئەوە بە دەقی فەرمودەکە نابێت تەنک بێت ناوەدە نابێت تەسکیش بێت مجەسەم بێت بڵێ وەڵای ئێستا خوشکە بڵێ وەڵام من باڵا پۆشم تەنها سەرپۆشەکەی بێت نەخێر نابێت ڕەسمی گیانی دەرکەوێت. ئەی ئەو شتانە چییە سەرنج ڕائەکێشن؟ یەکەم کاڵێم حیجاب ئەمانە ئەبێت لەگەڵ لە ئافرەتی باڵا پۆشە ئەم سیفەتانەی تیاکۆ بێتەوە. خاڵی یەکەم عولەما فەرمون لە سێ شتە بۆن بینین بیستن بۆن بینین بیستن جایەکی ترش لەوانە ئەمە بۆ ئێوەم نییە بۆ هەموو کەسێک ئەگەر گوێم لێ بگرێت پرسیاری مسلمان بۆی هەیە سەبارەت بە ئەمری خوا و پێغەمبەر بڕیاری هەبێ نا ئەوەی کە مسلمان بوو لەگەڵ وتی قال الله وقال الرسول بێت تەسلیم بیت. ئیبن عەباس لە مەجلیسێکە فەرمی پێغەمبەری خوا وا فەرمێ ئەی وتیان ئەبوو بەکر وا فەرمێ وتی واللهی ئەترسم خوا بەردبارانمان بکە من ئەڵێم پێغەمبەر وا فەرمێ تۆڵێ ئەبوو بەکری سدیق کە لە پاش پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەمی ئەم ئومەتەیە بۆیە خوای گەورە فەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة ما ناكيناك ما كردي بما سر أويك من إشارتي بيبكم هندي الشبهة وشت بسريع إشارتي بيبكم يكم آية يستسالي شنا بله إيه يسألوش بتوبله ولا كأكي جان أما دنيا أم لم تەکنۆلۆژیا دنیا پێشکەوتووەمە دواکەوتووەم باڵا پۆشەیتەوە ئەزان کێ ئەزانێت چی پێشکەوتنە و چی دواکەوتنە خوایە کە عەلیم و زانا و خالقە لە پێش 1400 ئەوەنە ساڵە خوای پەروەردگارە فەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیەة الأولى بێ باڵا پۆشی قورئانە فەرمێ نەفامیە ئەوەی مسلمانە بە قسەی خوا بکات پێش 1400 ئەوەنە ساڵە قورئان ئەیە فەرمێ چی بوو ئەو کاتە دوو تێکەڵ بوون سێ ئەو سەرپۆشەی داوێنەتە سەرە ملی نەشاردوونەتەوە گوێوارەکەی نەشاردوونەتەوە دایەتێ سەری و قژی بە دەرەوە بۆ خۆی لەناو پیاوانە پیاسەی کردووە ئەمە جاهلیەتی ئەوەڵ بووە کەوا بوو ئەوەی تۆ بە شایەتی خوای پەروەردگار ئەمە تێگەشتنە ئەمە حەیاءە ئیسلام هەر هەموو شتەکانی حەیاءە پاشان باڵاپۆشی ڕێگا لە عیلمەگرێ ها زۆر کەڕەت ڕۆژگارێ بوو بۆ تەعلیق خۆشت ئەیانوت کاکێگیان ئەم سەرپۆشە مانیع العیلمە ئەوەی باڵاپۆش سەرپۆش داتە سەرە نایەڵێ عیلم بڕاتە ژوورەوە ئێستا سوپاس بۆ خوای پەروەردگار لە زۆربەی شوێنەکانە ئەو گەنجانەی کە هی مزگەوتن ئەو خوشکانەی کە باڵاپۆشن یەکەمن لە زانکۆکانە لە قوتابخانەکانە لە زۆربەی شوێنەکانە ئەو قسە بەکردەوە مسلمانان باڵاپۆشەکان تەلەبەی مزگەوت سەلماندی کەوانیە هەر وەکو چۆن من لێرەشە باسم کردە پێشتر کە حاکمێک بە خۆمی وجارێکیان وتی وەڵایی ئەو مەحکەمە زیندان شورتە مرور
هەمووی قەرزاری تەڵەبەی مزگەوتە ئەزانن بۆ وتی لەبەرەوەی ئێمە گەنجێک ناگرین وەڵا سەکران بوو بێت و چەخۆی هەڵگاتە ڕێی لە کچی خەڵکی گرت بێ کەسێک نەهاتۆ بۆ لامان بڵێن وەڵا ئەهلی مزگەوتە لە کاتێ تەرافگلایی سوور بۆ لێی داوە کەسێک نهاتۆ کاکە گیان وەڵا عارەقی خواردۆ ڕۆشتە سەر ماڵی خەڵکی وتی ئەوانە کە هەمووی هی مزگەوتن کەوتم هەنی ئەوەیشی بۆ زیاد کە بەخوا و مهندسە بێت غەدر لەو بینایە و لەو جادەی ناکا دکتۆرەکان عیلاجێک لەگەڵ ڕێزم بۆ باشەکانیان دەرمانێک نانووسن نەخۆش پێویستی پێنێ هەندێک جار خۆشیان پارەکە ئێدەن مامۆسای وایەڵێ قەت لە پاش جەرەس نەڕۆشتمەتە ژوورە لەبەرەی پارەی خۆم حەڵالکەم کەوا بوو تۆ لێرە ئەوە ڕۆشت کە ئێستا زۆربەی ئەوانەی کە بەتوانان و ئەهلی علمن بۆ لەبەرەوەی هەست بە مەسئولیەت دەکات دایکت باوکت چاوەڕێکە کچەکەی لە مەکتەب بخوێنێ شەوان بە دیار فەیسبووک و ئەم کەناڵانەوە کاتی خۆی زانێ کات پیرۆزە لە ئیسلام ئەم کاتە پیرۆزە توانین قورآنی پێ لەبەرکەی هەر ئیسلام پێتەڵێ واجبە بە قسەی دایکت بکەی سونەتی بۆ تەرەکەی کاوا بوو تۆ نایە وەڵا شەو نەخەوی دایکیش بڵێ کچم بخوێنە باوکت دڵی خۆشە بە کوڕ و بە کش لە پارەی بۆ سەرفەکا بخوێنێ ئەم ناڕوە کاتی خۆی بکشێت قەدری کاتە زانی خوا بەرەکەتە خاتە تەمەند تۆ حورمەتت ناوت بەیاکە کەوا بوو ئەو قسە ڕۆشت خاڵێکی تر ئاگاتان لەم قسەم بێ ئێسەیکەم ئامان دەجار پێتان ئامان وریابن تەعن و لۆمە و هەتکی قسە بەو کەسانە مەڵێن کە باڵاپۆش نییە منەڵێن چونکە بڵێ وەڵا فڵان کەس وەڵا ئەگەر ڕەوشتی باش وایە وان نا ئەوە کاریگەری نەیارانی ئیسلام بوو توانی فکری خەڵکی ئەمە بگۆڕێت باڵاپۆش دەبن ئەگینا مسلمانن ڕێزیانەیە حورمەتیانەیە عائیلەیان باشە بەڵام تاوانبارن ڕوونە ئەم قسەم دووبارەیەکەمەوە نەکەن کەسێک بڕوا قسەیەک بکە بۆ قیامەتت بەرپرسیار بیت ئەڵێی تۆ مسلمانی ئەو لیباسەی تۆ حرامە شایستەی ئەو هەویێنیە کە تۆ پێتە تۆ مسلمانی گوناهت ئەگات باڵاپۆش نەبی شەرعەکەت وات پێڵێ ئەمما بڕۆی تۆ قسە بڵێ بەو کەسانەی بڵێ وەڵی کاکە ئەوی باڵاپۆش نەبێ وایە ناشتوانی بڵێ ئەهلی ئاگرە چونکە خوازانەوە چێت تۆبە بکات بە باشی لە کۆتایی عمریوە بەڵام کەس نازانێت کەی ئەمرێ ئینسان یەک دەقەش بێت هەوڵدا حرام نەکات و باڵاپۆش بێت اینجا یەکێکی تر لەوانە من پرسیارێکتان لێکەم ئەمە لە 5-6 شوێن باسم کردووە پێش ماوەیە گەشتمە خوشکێک لە یەکی زانکۆ بوو پێم وایە لە یەکێ لە وڵاتانەی ئەوروپا لەدایک بووە لە تەعزیە خۆی بە منی وت پۆلی یەکی زانکۆ بوو والله ئەعلەم وتی من پێشەوەی باڵاپۆش بووم نەم ئەزانی قەدری باڵاپۆشی بۆ وتی من ئێستا کە بوومەتە باڵاپۆش گەنجێک دەستی بەردەسم کەوتووە داوای لێبوردنی لێ کردو بەڵام ئەوی کە پێشتر یاریەکەی لە ساحە یاریەکەی هەندێک جارە ڕاکردنە لەگەڵ یەکە قسەکردنە هەموو شتێکە کوڕ و کشت لە ئیسلامە هاوڕێ نین لەگەڵ کوڕی مامتە هاوڕێ نیت یا باوکتە یان مێردتە یان براتە مام و خاڵەوانەی مەحرەمن ئەمما ئەوەی نامەحرەم بوو نییە وتی لە دوایەوە سەیرم کرد باش ئێمە پێشتر چۆن بینێسە چی ڕێزێکم پیا کردووە دووتی لە بازاڕە کە بەم باڵاپۆشە ڕێیەکەم کەسانی هەن نایەن ناسم ئەوان ئەزانن من مسلمانم کە ڕێەکەن سەلامم لێکەن کەوا بوو تۆ هەویەی تۆ باڵاپۆشیەکەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بێتەوە بە سافیرێک نازانێ ئومەتی ئەوە بەڵام ئافرەت ببینێ باڵاپۆشە زانێمە دینەکەی ئەوە ئەنجا لێرە ئەمە لە چیژە قورئانیش پێمانە فەرمێ لەبەرەوەی عەزیەتان نەدەن خەڵکێکی چاوپیس خەڵکێکی خراپ ئەو کاتە ڕوو لە تۆ ناکازانێ ئەمە ماڵی ئەو نییە خۆی لێ ئەپارێزیێت کەسانێکی شەڵێن ئەمەی شەراگاتان لەم شەهێنە بێت شوبهەیەکە ئەڵێ چی وەڵی مامۆستاگیان دڵ حسێبە وایە دڵ حسێبە بە باڵاپۆشی نییە پێغەمەری خوا ئەفەرمێت پارچە گۆشتێک هەیە لە دڵە ئەفەرمێ ئەلا وئین فی الجەسەد مضغە ئەگەر باش بوو هەموو لاشە باشە بێ خراپ بوو هەموو لاشە خراپێ ئێمەی شەڵێن دڵ حسێبە باڵاپۆشی نیشانەیەوەیە دڵی ئەو خوشکە پاک چونکە دڵی پاک بوو لاشەشی بە قسەی خوا و پێغەمبەرەکە صلى الله عليه وسلم اینجا لە کۆتایەکەشەوە بڵێم کە خوای گەورە فەرمێ بۆ خۆتان و بۆ پیاوانیش ذلك أطهر لقلوبكم وقلوبهن بۆ دڵی هەردوو لا ئاوا باشە و بەڵگەشە لەسەر ئاخر قسەم ڕێزگرتن لە دروشمەکانی خوا و پێغەمبەر دووبارەیەکەمەوە
باڵاپۆشی تۆ بە قسەی خوات کردە ڕێزت لێگرتووە. خوای گەورەیش فەرمیێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئەوە نیشانەیەوەی ئەو دڵە لە خوا ئەترسێ، بۆیە ڕێز لە دروشمەکانی خوای پەروەردگار ئەگرێ. یا ڕەبی خوا پاداشتان داتۆ، ئومێدم وایە ئینشاء الله ئەم قۆناغە یانی لە پاشەوە علم خوێندنتان، قورئان خوێندنتان، بە تایبەتی ڕێزگرتنتان لە دایک و باوکتان، ڕێزگرتنتان لە دراوسێتان بەکردەوە بیسەلمێنن. ئێوە باڵاپۆشن پاشانەوەی کە بە ئاشکرا سەلماندوتانە. خوای گەورە پاداشتان داتەوە. من داوا لێبوردن دەکەم ئەگەر دوای ئەمە بڕۆم لەبەرەوەی لە ئیشێک بووم بەجێ مێڵا وعدی ڕاستەوخۆیشم هەیە، ئەگەنا حەزمە کرد لەو مەجلیسە خێرەتان بم، خوا پاداشتی خۆتان و مامۆستاتان داتۆ، دایک و باوکتان. خوای گەورە بۆ خاتری اسمی عەظەمی خۆی بکاتە سەبەبی چوونە بەهەشتان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوا پاداشتان داتۆ یا ربی. خوشکی شیرینم، خاوەن بیر و هۆش، شکۆمەندیە بوون بە باڵاپۆش. لە نێو جوانیتە شادی ئەکەی نۆش، سیماتان پڕ لە نور، دڵتان پڕ لە جۆش. هەزار جارە و هەزار بارە لێتان پیرۆز بێ تاجیشکۆ و زۆر زۆر سپاس بۆ ئەنجومەنی خوشکان، بۆ دەستگای نووری حیکمە بۆ سازکردنی ئەم ئاهەنگە. خوای گەورە پایەدار و پایەبەرزیان بکە ئینشاءالله. ئێستاش داوا لە مامۆستا کوردستان دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. گەنجان و قوتابیانی خۆشەویست، مامۆستایان و برایان و خوشکانی ئازیز، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت. زۆر خۆم بە شەرەفمەند و بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ لە بۆنەیەکی ئاوا پیرۆز و پڕ شکۆیە لە خزمەت پۆلێ لە کچان و گەنجانی کە بەڵێنیان داوە بەخوا لەمە دوا باڵاپۆش بن و بەڵێنیان داوە پابەندی ئیسلام و شەریعەتی ئیسلام بن. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم و دەستخۆشی لە برای بەڕێزم مامۆستا هەژار بەرپرسی مەڵبەند و سەرجەم کارگێڕان و ئەندامانی مەڵبەندی شارە زور و خوشکانی ئەنجومەنی سەید سادق و دەستگای نووری حیکمە دەکەم. خوای گەورە ئەجر و پاداشتیان باتۆ کە توانیویانە مەڕاسیمێکی ئاوا پڕشکۆ ساز بکەن بۆ پۆلێ لە گەنجان و کچان کە بەڵێنی باڵاپۆشیان داوە. خۆشەویستان، جەنابی مامۆستا دلێر باسی کرد لە باڵاپۆشی چییە و ئەرکی باڵاپۆشی و پێویستەکانی باڵاپۆشی چییە. بۆیە من بەباشی ئەزانم لە خزمەتتانە باز لە گەنج و گرنگی گەنج و ڕۆڵی گەنج بکەم لە کۆمەڵگایە. ئەوەی کە لە بەردەمە ئەیان بینم پۆلێ گەنج و پۆلێک خەڵکی بەتوانە و تازە پێگەیشتون کە ئێمە هەم دڵخۆشین پێیان، هەم ئومێدێکی زۆریشمان هەیە پێتان. بۆیە زۆر گرنگە ئێوە کە بەڵێنێکی وەها گەورە و پڕێز و شکۆتان داوە بۆ لەمەولا ئەکەونە ژێر ئەرک و بەرپرسیارەتێکی جیاوازتر لە هاوڕێکانتان لەوانەی کە وەکو ئێوە تاجی زێڕی ئێشتا لەسەر نەناوە. بۆیە پێویستە هەز بەو فەزڵ و منەتەی خوای گەورە بکەن کە خوای گەورە لە ناو هەموو ئافرەتانە ئێوەی هەڵبژارد و نور و هیدایەتی خستە دڵی ئێوە و خۆشەویستی سەرپۆشی خستە دڵی ئێوە و بەڵێنی باڵاپۆشیتاندا. و پێویستە لەمەوداش گەورەتر لە تەمەنی خۆتان هەز بە ئەرک و بەرپرسیارەتی خۆتان بکەن بەرامبەر بە باڵاپۆشی و ئەو بەڵێنەی کەوا بە خوای گەورەتان داوە. لە هەموو کۆمەڵگایەکە بە درێژایی مێژوو ئەگەر سەرنج بدەین هەموو شۆڕشە گەورەکان، هەموو گۆڕانکاریە نەوعی و کاریگەرەکان، هەموو ئەو جوڵانەوانەی کەوا تا ئێستش لە مێژووە ئەگێردرێتەوە لەسەر دەستی گەنجان هەم لە پیاوان هەم لە ئافرەتان بووە.
و ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی زۆر و تایبەتی داوە بە گەنجان و هەم لە ڕووی دنیاوە گرنگی و تایبەتی هەبووە و خوای گەورەیش جەلە جەلالوهو بە تایبەتتر گرنگی پێدا و فەزڵ و منەتباری کردوون بەوەی کە لە ڕۆژی قیامەت هیچ سایە و هیچ سەنا و هیچ سێبەر و هیچ شوێن و پەناگەیەک نییە بەندەکانی خوا کە چاوەکانیان ئەبلەق بووە لە ناڕەحەتی ئەو ڕۆژە هیچ پەناگەیەک نییە کەوا ڕووی تێ بکەن جگە لە سایە و سێبەری عەرشی خوای گەورە نەبێت. ئەم سێبەرە خوای گەورە تەرخانی کردو بۆ 7 تاقم 7 کۆمەڵ لە بەندەکانی خۆی. یەک لەو تاقمە هەڵبژێردراوە و یەک لەو دەستە و کۆمەڵە هەڵبژێردراوەی کەوا خوای گەورە ڕێزی لێناون ئەو گەنجانەیە کەوا تەمەنی خۆیان ژیانی خۆیان بۆ خوا و لە پێناوی خوا خەرجەکەن. بۆیە من لێرەوە پیرۆزبایی لە ئێوەی گەنجەکەم و دەستخۆشیتان لێ ئەەکەم کە بەڵێنتان ناوە هەم تاجی ڕێز و شکۆ لەسەر بنێن و هەمیش بەڵێنتان ناوە لێرەوە تەمەنی خۆتان گەنجی خۆتان ژیانی خۆتان لە پێناوی خوا و بۆ خوا و بۆ ڕەزامەندی خوای گەورە بێت. داواکارم لە خوای گەورە بە شایستەی ئەو سێبەر و سەنا و پەناگەی خۆی کە سایە و سێبەری عەرشی خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا شایستەی ئەوەمان بکە هەموو لایەکمان ئینشاءڵڵا. خۆشەویستان، پێم خۆشە لە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دوو خاڵی زۆر گرنگ ئاماژە بۆ ئێوەی گەنج و لاو بکەم کە ئەمڕۆ گەنجان و لاوانی ئێمە نیعمەتێکی زۆر گەورەیە لەبەر دەستیانە بەڵام فەرامۆشمان کردووە. ئەویش نیعمەتی لەش ساغی و فەراغ و دەستبەتاڵی. بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە و هەموو کۆمەڵگاکانی جیهان بەگشتی دەستێکی ناحەز بە ئیسلام، دەستێکی ناحەز بە پێگەیشتن و تێگەیشتنی گەنجانی چاکەکار و پاک لە هەموو وڵاتانە بڵاو بۆ تۆ کە ئەیەوێت گەنجان دەستەمۆ بکات، گەنجان بێهەست و هۆش بکات، گەنجان وا لێ بکات کە ئەوان یعنی بیان کەنە ئالێتێک چۆنیان ئەوێ ئاوە بەکاریان بهێنن. بەڵام شەریعەتی ئیسلام ڕێنمایی گەنجانی کردووە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە تەمەنی 40 ساڵی وەحی بۆ دابەزیوە گەورەترین حیکمەتە. طبعاً زانایان زۆر توێژینەوە هەیە لەسەر تەمەنی گەنج و کام تەمەنەی گەنج بە گەنجێتی حسابەکرێت. تەمەنی گەنج لە تەمەنی 14 ساڵی هەتا ئەگاتە بەپێی هەندێک لە توێژینەوەکان 50 و 55 ساڵی پێوترێت گەنج. بەڵام هاتوون پۆلێنیان کردووە، تەمەنی گەنج کراوە بە چەند بەشێک. قۆناغی ئێوە هەستیارترین و سەرەتاترینی قۆناغی گەنجێتیە وە گرنگترینیشیەتی، چونکە لە ڕووی فێربوون، لە ڕووی تێگەیشتن، لە ڕووی توانا و لیاقە ئەوەی لەم تەمەنەیە بەدەستی ئەهێنیت لە تەمەنەکانی دواتر ناتوانی بەدەستی بهێنیت. بۆیە زۆر گرنگە ئاگادار بین لەو دوو سیفەتەی کەوا پێغەمبەری خوا سەسم ئاماژەی پێکردووە بە لەشساقی و بە دەست بەتاڵیمان. مادەم ئێمە گەنجێکین لە خزمەتی خوا و بەڵێنمان ناوەکە تاجی شکۆ لەسەر بنین و گەنجێکین دەمانەوێت شوێن پێ هەڵگری پێغەمبەری خوا و ئاینی پیرۆزی ئیسلام بین. زۆر گرنگە لەم تەمەنەمانۆ وابەستە بین بەوەی کەوا ئیسلام چۆن ڕێنمایی کردوین، گەنجێتیمان چۆن خەرج بکەین و سەرف بکەین. ئەگەر دیقەتێکی ژیانی هاوڵانی پێغەمبەری ئەکرەم بین صلی الله علیه وسلم دەبینین زۆرێک لە گەنجەکان نەک گەنج هەنێک لە هاوڵان لە تەمەنی مناڵیەوە لە خزمەتی پێغەمبەری خوایە بوون صلی الله علیه وسلم، لە خزمەتیا بوون بۆ فێربوون، لە خزمەتیا بوون لە کاتی جەنگ و جیهاد. کەواتە گەنجان ئەگەر تەمەنیشیان کەم بێت توانا و مەهارە و لیاقەیەکی تایبەتیان هەیە ئەتوانن خزمەتی گەورە و گرنگی پێ بکەن. و خاڵی دووهەم فەراغ، دەستبەتاڵی. بەڕاستی ئەمڕۆ کوشتەی هەموو خەڵکانی کۆمەلگا، هەموو تاکی ئەم کۆمەلگایە ئەو دەستبەتاڵیە کە نازانین لە چیا سەرفی بکەین. دەستبەتاڵیمان زۆرە. ئەگەر من ئائیسە لە هەر یەک لەم گەنجانە بپرسم لە شەو ڕۆژێک 24 سەعات کاتمان هەیە. ئەو 24 سەعاتە دابەش یەکەیت بەشی خەو چەندێکە؟
بەشی نان خواردن و ئیسراحەتت، بەشی سیرکردنی مۆبایلەکەی دەست و تەلەڤیزیۆن و گفتوگۆ و قسەکردن و کە سیر ئەەکەیت بە هەر گەنجێک ئەگەر بڵێ لە شەو ڕۆژێکا جوزئی قورئان بخوێنە بەلایەوە زۆرە. ئەگەر بە گەنجێک بڵێیت لە مانگێکا 4 کتێب بخوێنەرەوە بەلایەوە زۆرە، ئەڵێ ناتوانم. بەڵام لە کاتێکا من بە ئێوە ئەڵێم هەر یەک لە ئێوە ئەتوانن لە ماوەی 1 شەو ڕۆژە کتێبە بخوێننەوە. هەر یەک لە ئێوە ئەتوانن لە ماوەی شەو ڕۆژەکە بەلانی کەمەوە جوزئی قورئان بخوێنن. حیفە گەنجەکانمان خوێندنەوەی قورئانیان بەلاوە زەحمەت بێت، پێویستە مەهام و ئامانجی گەورەتری هەبێت بیر لە حیفظکردنی قورئان بکاتەوە. پێویستە گەنجەکانمان بیر لە پرۆژە و لە داهێنانی گەورەتر بکەنەوە، خۆیان سەرقاڵ نەکەن بە شتی بچووکەوە. پێویستە گەنجەکانمان دەستبەرداری ئەو خولیا خراپانە بن، ئەو خۆ خراپانە بن کە بۆتە هۆکاری ئەوەی کاتەکانی ژیانیان کە تەمەنی هەر کەسێکمان دیاری کراوە نە زیادەکە نە کەمەکات. پێویستە ئەو تەمەنە بزانین لە چیا سەرفیەکەین. بۆ معلوماتان بەپێی هەندێک لە توێژینەوە تەمەنی ئێستای خەڵک بەپێی ئەوەشی کە خۆمان تەجروبە ئەیبینین تەمەنی خەڵک کەم بوو، یعنی کەم بۆتەوە. خەڵک تەمەنێکی زۆر ناژی بە تایبەتی لەم وڵات و ئەم شەرقی خۆمانە. بۆیە وەرە بە نەزەری تەمەنی خۆ بۆ نمونە بۆ 65 ساڵ 70 ساڵدا بنێ، وەرە دابەشی کە چەنی بە مناڵی ئەڕوات، چەنی بە خەو ئەڕوات، چەنی بە خوێندن، چەنی بە قسەکردن، ئەی چەنێکی بۆ خوا تەرخان کردووە، ئەی چەنێکی بۆ پێگەیشتن و تێگەیشتنی خۆتە تەرخان کردووە، ئەی چەنێک تەرخان کردووە لە کاتی تەمەن و ژیانی خۆت کە بیکەیتە ئامانج کاری تیا بکەیت بۆی هەنگاوی گەورەی پێ بنیت. ئەی بیرت لەوە کردو تۆ تۆی گەنج ئەرک و بەرپرسیایەتێکی جیاواز لە گەنجەکانی هاوڕێتی لەسەر شانە، پێویستە تۆ ئیتر لێرەوە قودوە بیت، پێشەنگ بیت، سەرکردە بیت. حیفە کچەکانمان باڵاپۆش بن بەڵام خەڵکانێکی ناباڵاپۆش ڕەخنەی لێ بگرێت. چەند کەس چەند گەنج بڕیاری یاوە لە ناخی خۆیان لەگەڵ باڵاپۆشیەکە و بەڵێنی باڵاپۆشیەکەیە ببێتە قودوە و سەرکردە و پێشەنگ. ئەی بۆ ئێمە بەڵێن نەدەین لەگەڵ باڵاپۆشیە وەکو دایکمان عائیشە، وەکو خاتو سومەیە، وەکو خەنسا، وەکو هەموو ئەو ئافرەتە پێشەنگ و چالاک و ماندوو ناسانەی کەوە مێژوو شانازیان پێوەکات. لە تەنمەی بەشەریە یاسایەک هەیە ئەڵێ هەر کەسێک لە ناخی خۆیان قەرار با بێ بە هەر شتێک، یعنی بێ بە هەر شتێک داهاتووی ئەو کەسە هەرەوە ئەبێت. جا توێژینەوەی کراوە لەسەر کۆمەڵی قوتابی لە خوێندنگایەک. قوتابیەکان هەر کەس بە پێی خولیا و خواستی خۆی هەندێک گوتوێتی من ئەمێ بم بە دەوڵەمەند، هەندێک گوتی من ئەم بە سیاسەتمەدار، هەندێک گوتی ئەم بە پزیشک، بە پێی خولیای خۆیان. دواتر توێژینەوە کراوە تۆ دوای چەندین ساڵ لەسەر ئەم گەنجانە، ئەو گەنجانەی کە خولیایان هەبووە، ئامانجیان هەبووە، ئامانجەکەیان لەسەر وەرەقە نووسیوە و ئیشیان بۆ کردووە، ئامانجەکەیان بەدی هێناوە. بەزێکێک لەو سیفەتە خراپانەی کە ئەمڕۆ گەنجانی ئێمە کوشتن پێوەی ئەوەیە کە خەون و خەیاڵی جوان و چاک و زۆرمان هەیە، بەس کردەوە و هەنگاومان نییە بۆی. من ئێستا لە هەر کەسێک لە ئێوە پرسیار بکەم ئەتەوێت لە داهاتووت بوێت چی؟ هەمووتان شتی گەورە و ئاوات و خواستی گەورەتان هەیە. یا ئەگەر بە هەر کەسێک لە ئێوە بڵێم ئەتەوێت چی بەدەست بهێنیت، ئەتەوێت چی فێر بیت، هەمووی خولیاکان گەورن. بەڵام ئەگەر پاشی 5 ساڵێتر بێمەوە هەر ئەم خوشکانە بێنە و ڕابێژەکەین لە ناویانە و پرسیارێکیان لێکەین و بڵین ئەوەی کە ئامانج بوو، ئەو خەونێکەوە هەد بوو لە فڵانە شوێنە ئێستا پێی گەیشتیت. من ئەڵێم بە ئێوە فرسەتی ئەو 5 ساڵەی داهاتوو کە لێرە جارێکی تر یەک ببینین و ئامانج و خەونەکەت کە ئێستا لە دڵ و مێشکتایە ئەگەر ئامانجتە بیهێنیتە دی لە ئێستەوە لەگەڵ باڵاپۆشیەکەتا بەڵێن بە خەونەکەی شبێنیتە دی و جێبەجێی بکەیت، بەڵام بە کۆمەڵی هەنگاو گرنگترین هەنگاو خەونەکە و بنووسە ئیشی بۆ بکە. ئەگەر لە قوتابیەکی پۆلی 12 ئامادەی پرسیار بکەیت، هەر لە سەرەتای خوێندن ئەڵێ ئەتەوێت
دەرەجەی چەند بێنیت کەم قوتابیەک هەبێ بڵێ 50 بڵێ 60 بڵێ 70 زۆرن ئەو کچ و کوڕانەمان کە لە قۆناغی 12 ئامادەیی باسی دەرەجەی 195 و 98 و ئەوانەکەن بەس لە کۆتایی ساڵ کەمن ئەوانەی کە ئەتوانن ئەو ئامانجە گەورە ئەو خەونە گەورە بەدی بهێنن ئەگەر بچیت لیان بپرسیت ئەوانەی کە نەیانتوانی بگەن بە خەونە گەورەکەیان هۆکاری شکستەکەیان ئەوە بووکە کاتەکانی خۆیان نەخستە خزمەتی ئامانجەکەیان کەم تەرخەمیان کرد بۆیە ساڵی خوێندنەکان بە هەدەر چوو یا ڕاستب بوو یا دەرەجەی کەمی هێنا و ئێستا خۆیشی و خێزانەکەیشی گیریان خواردۆ بەدەستی و لە هیچ شوێنێ وەرناگیرێت بەڵام ئەو خوێندکارەی کە وازی لە خەو و ئیسراحەتی خۆی هێنا دەستبەرداری مۆبایلەکەی دەستی بوو بەرنامەی دانا بۆ ژیانی خۆی پابند بوو بە فەرزەکان بە تایبەتی نوێژەکان بە تایبەتی ئەذکارەکانی ئێواران و بەیانیان هەمووی پۆلیان کرد و بە بەرنامە ڕێژی هەنگاوینە من دڵنیاتانەکەمەوە لە کۆتاییە ئەوە براوی یەکەمە لە کۆتاییە ئەوە ئامانجەکەی بەدیهێنێت لە کۆتاییە ئەوە ئەگات بە شیرینی و حەلاوەی سەرکەوتن بۆیە ئێوە ئێشتا فرسەیەکی زۆرتان لە بەردەستایە کاتێکی زۆرتان لە بەردەستایە خەونەکانی ئێوە زۆر گەورن زۆر جوانن بەڵام خوای گەورە فرسەی تەمەن و گەنجێتیشی لە بەردەمتان ئاواڵا کردووە بۆیە من تەوسیە و ئامۆژگاریم بۆ ئێوەی گەنجان ئەوەیە کە لەگەڵ باڵاپۆشیتانە بەڵێنی سەرکەوتن و بەدیهێنانی خەون و ئامانجە گەورەکانی خۆتان بدەن و دەستبەرداری خەونەکانتان نەبن گرنگترین بەدیهێنانی ئامانج ئەوەیە کە ئینسان لە ڕێگەی گەیشتن بە ئامانجە ڕێگای ڕۆیشتن بۆ ئامانجەکەی بگۆڕێت بەڵام ئامانجەکەی نەگۆڕێت ئامانجەکە و دیارە بەس ئەگرێ ڕێگاکەمان لەم ڕێگە پێی ناگەم لە ڕێگەیەکی تر و لە شوێنێکی ترەوە خوای گەورە هەموو لایەک سەرکەوتوو بکات خاڵێکی تر دەستگرتن بە هۆکارەکان و قۆناغبەندی و پەلەنەکردن یەکێک لە خووەخراپەکانی گەنجانی ئێمە هەڵپەی زۆرە ئامانجی زۆرە تەمۆحی زۆرە بەس پەلە ئەکات لە پەلەکردنا ناگا بە هیچ بۆیە زۆر پێویستە یەکێک لە مەهام و گرنگی ئامانج ئەوەیە کە تۆ پۆلێنی ژیان و ئامانج و هەموو ئەو شتێکەوە لە مێشک و دڵتا هەیە و ئەتەوێت جێبەجێ بکەیت پۆلێن یەکەیت ڕیزبەندی بۆ دائەنێیت دەستەگری بە هەموو ئەو هۆکارانەی کەوا ئەتگەێنێ بەو ئامانجە یاخود بەو سەرکەوتنە پێویستە ئاگاداری هەموو ئەوانە بین کۆتا خاڵ بۆ ئەوەی ئێمە سەرکەوتوو بین کاتم چی لاتوە ئەخیر خاڵمە کۆتا خاڵ و گرنگترین خاڵ کاتە کات گرنگترین خاڵە لە ژیانی ئینسانە چونکە تەمەنی هەر کەسێکمان دیاریکراوە چەنەیە ئەگەر ئێمە تا ئێسەی تەمەنمان بەهەدەراوە پێویستە دەست بگرین بەوەی تری کەماوە و پێویستە قەرەبووی ئەوە بکەین کەوا ڕۆیشتووە کات خوای گەورە جەلە جەلالەهو سوێندی پێخواردووە کەواتە کات هەم لە ئاینی پیرۆزی ئیسلامە گرنگی زۆری هەیە هەم لە ژیانی هەموو ئەو کەسە سەرکەوتوانەی کەوا سەرکەوتنیان بەدەستهێناوە سەرنجیان بە و چیرۆکی ژیانیان بخوێنەرۆ دەبینیت پۆلێنی کات و تەمەن و ژیانی خۆیان کردووە بۆیە توانیویانە سەرکەوتن بەدەست بێنن من لە کۆتاییە دووبارە پیرۆزبایی لە جەنابتان ئەکەم خوای گەورە ئیستیقامە و بەرداوامی ببەخشێ بە هەموو ئەو کچانەمان کە لە ئەم ساڵدا بەڵێن و بڕیاری باڵاپۆشیان داوە و خوای گەورە ڕێزی لێگرتوون و تاجی شکۆیان لەسەر ناوە خوای گەورە ئەو تاجە بکاتە مایەی عیزەت و گەورەیی و شەرەفمەندی بۆ خۆتان بۆ دایک و باوکتان بۆ خانەوادەتان بۆ مامۆستاکانتان بۆ هەموو ئەو خوشک و برا و مامۆستایانەی کەوا بوونە هۆکاری ئەوەی کەوا ئێوە ببنە باڵاپۆش خوای گەورە هیدایەتی هەموو لایەک با ئینشاءالله سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك دەستان خۆش بێ و سپاس بۆ گوێگرتنتان خوشکم
حیجابەکەت پاکێتیە و باڕوخ ساری تۆوە دیارە سەرپۆشەکە تاجی سەرچاو تۆ سار بەرزی لەم هاوارە باڵێ خوشکم حیجابەکەت پاکێتیە و باڕوخ ساری تۆوە دیارە سەرپۆشەکە تاجی سەرچاو تۆ سار